بینەرانی خۆشەویستم کاتتان شاد خۆشهاتنەوە بۆ گۆشەیەکتر لە بەڕامەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا. میوانی بەڕامی دیداری ڕۆژی ئەمجارەمان پرۆفیسۆر دکتۆر عەباس وەلی دامەزرینەر و سەرۆکی پێشووی زانکۆی کوردستان لە هەولێر و پرۆفیسۆری پێشوون لە زانکۆی بۆیاسشی لە ئەستەمبول و هەروەها شارەزای ڕۆژهەڵاتی ناوین و پەیوەندە نێونەتەوەیەکان. دکتۆر لە سەرەتا زۆر خۆشهاتن. زۆر سپاس دەکەم. دکتۆر ئەمە یەکەمین سەردانی ئێوە نییە بۆ وڵاتی یەکگرتووەکان. دەکرێت لە سەرەتا بە بینەرانمان بڵێن مەبەستە سەردانی ئەمجارەتان چی بوو؟ مەبەستی دیداری ئەو جار لە ئەمریکایە بەشداری لە دوو کۆنفرانسان بوو کە هەردووک ئەو کۆنفرانسانە لەسەر مەسلەی کوردی بوو. کۆنفرانسی ئەڤەڵ لە زانکۆی نۆرس وێسترن لە شیکاگۆی بوو کە لە ڕۆژانی ئەڤەڵ تا سێیومی یەکم تا سێیومی ئەو مانگە بوو. ئەوە کۆنفرانسێک بوو بەگشتی لەسەر وەزعی سیاسی ئابووری و کۆمەڵایەتی و کولتوری هەر چوار بەشەکانی کوردستانی بوو کە پسپۆر لە چوار وڵات بەشکی کوردستانە هەروەها پسپۆرەکانی بیانی دەوێدا بەشدار بوون. پاژوی ئەمن هاتم بە واشنگتۆن کە لێرە بەشداری بکەم لە کۆبوونەوەیکی دیکەدا کە ئەو کۆبوونەوەیە کە کۆمیتەی پەیوەندیەکانی دەرەوەی سنای ئەمریکای گرت بوو پێکی هێنابوو کە دوێنێکە بوو و ئەساسەن ئەو کۆبوونەوەیە لەسەر وەزع و دۆخی ئێستای ڕۆژهەڵاتی کوردستان بوو. ئەمن لەبەر ئەو بەشداری ئەو دوو کۆنفرانسانە هاتم بۆ ئەمریکا. سیمینارەکەی و شیکاگۆ هاودادە لەگەڵ زندەیە دکتۆر ئەمیری هەسەنپور. لەوەیدا کێ بەشداری کرد و باسەکان بە چ شێوەیەک بوو؟ لەوێدا پسپۆری کوردی زۆر لێ بوو. مەوەی کە گرنگ بوو ئەمە بۆ هێندێک پسپۆری لێبوو کە ئەوانە لە جیلی نۆ لە جیلی تازەی نەسلی تازەی کوردن ئەوانە تازە پێدەگەن و دیتنی بۆ من دیتنی وانە کە لەوێ ئاوا وتاریان پێشکەش دەکرد و هەموو تەحسیلاتی باڵای زانکۆ لە زانکۆ زۆر باشەکانی ئوروپا و ئەمریکایان هەبوو. زۆر مایەی خۆشحاڵی بوو بۆ من. هەرواتر لەوێ بۆ جارێ ئەڤەڵ بۆ یعنی جاری ئەڤەڵ شتێکی کە بۆ من دیسان زۆر گرنگ بوو ئەمن دیتمەوە بوو کە بۆ جاری ئەڤەڵ ئەو وەزنە و کەفەی ئەو میزان و تەرازۆکەی لە بەحسەک لە کۆنفرانسەکەدا بەلای کوردەکاندا دەشکاوە یعنی پسپۆرەکان و کورد بە تایبەتی گەنجەکان جوانەکان زۆر لەوێ حزورێک وجود حزورێکی زۆر فعال و زۆر باشیان هەبوو و تقریبان پسپۆرەکانی بیانی بە تەرتیبێکی دەحاشیەدا بوون. ئەوە بۆ من زۆر یعنی زۆر خۆشحاڵ بووم کەوەی دەبینم. دیارە کەسێکی بە تەمەنی من گەیشت بێ ئەوە زۆر جێگای خۆشحاڵێمە کە فکر دەکەمەوە کە 10 ساڵ 15 ساڵ 20 ساڵی دیکەدا کەسانی زۆر زانا زۆر لێهاتوو لە ئەو نەسلی تازەی کوردی لە جیلی تازەی کوردی دێنە سەرکاری ئەکادمیک و جگای مەمانان دەگرنەوە و بۆمە زۆر خۆشحاڵیە جگای خۆش. واقعانە من زۆر خۆشحاڵ بووم ئەوانەی دیتم تەمەنیان دەبینی 35 ئەوانەدا کە زۆر ئیسانی هێدی زۆر ینی زانا زۆر لەسەرخۆ زۆر تێگەیشت و ئەوە بە باوەڕی من ئەمن کە لەوێ دانیش بووم. من ڕۆژی آخر قسەم کرد و لێو چەند ڕۆژانە کە لە 3 ڕۆژە لەوێ دانیش بووم کە جۆم دەداوانە یەکجار ئەمن خۆشحاڵ بووم. بەسەوە کەسانی کە بەشداریان کە زۆربەیان کەسانی بوون لە ڕۆژهەڵاتی کوردستان. ڕۆژهەڵاتی کوردستان بەغەیری من دوو کەسی دیکە بوو لە ڕۆژاوای 2-3 کەسی لێ بوو لە باکووری 4-5 کەسی لێ بوو لە باشووریش
برادێرێک لە سولەیمانیەوە بە کۆنفرەنسینگ لینکاپی کرد و ئاوا نیو سەعاتان سێ چارەگان لەوێ قسەی کرد لە باشووری ئەوەندەیە من لە بیرمە تەنها یعنی کەسێک کە قسەی ئەو بوو وەلی لە بەشەکانی دیکەی کوردستانی زۆر کەس یعنی هاتبوون دوێنی لە واشنگتن لە کۆنفرانسێکدا بەشداریتان کرد بەناوی ئەنجومەنی پەیوەندیەکانی دەرەوە پێشبشی ناو بابەتەکە ئەم ئەنجومە کە پەیوەندیەکانی دەرەوە دەڵێت زۆر جار خەڵک وەزارەتی دەرەوەی ئەمریکا دێتەوە بیر ئەمە چ جۆرە ڕێکخراوەیەکە تا چەند پەیوەندی بە وەزارەتی دەرەوە هەیە وەزارەتی دەرەوە نەبوو سنای ئەمریکا بوو مەجلیسی سنای ئەمریکا بوو و بەحسەکانیش کە کران لەسەر ینی وەزع و بارودۆخی کوردستانی ڕۆژهەڵات ئێستا لەوێ زۆر بوون هەم ینی پسپۆری لێبوو کە لە کوردستانی ڕۆژهەڵات لەوێ بوون و هەروەها لە بەشەکانی دیکەی کوردستانی لێبوون ئەوە ینی بەحسەکانی کە لەو شتەکراس ئەوەیە تابعی ئەو قاعدەی بوون کە پێی دەڵێن چەتەم هاوس روولز کە ئەوەیە کە تۆ ینی دەتوانی ئیشارە بە بەحسەکان بکەی بەبێ ئەوەی کە ناوی کەسێکی بێنی و بازێک لە شتەکاندا لەو بەشەکانی کە ئاوەڵەیە هەموو کەس دەتوانێت بەشدار بێ وەلی هێندێک بەشی هەبوو کە لای سبحینێ لای کە دوو بەحس هەبوو ئەوانە داخرابوون لە بەروەیە کە ئەمە لەوێک ئەو بەحسانەی لەوێ کرا تابعی ئەو قاعدەی چەتەم هاوڕوڵ بەمە ینی نابێ ینی لە دەرەوە ینی بەبێ بەهێنانی ناوی کەسێکی باسی بکەین چی بوو کەوا نهێنی کە باسی لەو کۆنفرانسە نەکەن وایە خۆت کێ بوون کە لەو کۆنفرانسە بێژگە لە خۆتان بەشداریان ئەوە نەهێنی نەبوو ئەوە لەبەرەوەی بوو کە ئەسلەن مەسەلە نەهێنین مەسەلەوەیە کە ئەوانەی کە لەوێ قسان دەکەن ئیحساس بکەن کە ئازادن کە قسان بکەن و ئەو قسانەی کە لەوێ دەیکەن لە دەرێ ئیسیفادەی لێ ناکرێت بە دژیوانە دەناوە مەسلەیەکی نەهێنی نەبوو ڕۆژهەڵاتی کوردستان بێژگە لەو دوو خراوەی کە بەشداریان کردبوواتە کۆمەڵۆ دیموکراتەکان ئەلبەتە بەشێکی دیموکرات چما لایەنەکانی تر بانگەش نەکرابوون ئەوانە بانگەشتن کرا لایەکانی دیکە ئەمن پرسییم کە بۆچی لایەکانی ئیدیکەی ئەحزاب و ڕێکخراوەکانی کوردی ڕۆژهەڵات لێوێ حزوریان نێ جوابەکەی کە بمنیان داوە ئەوە بوو کە داوەت کراون بە خۆیان نەهاتوون ئەوە ناجێدەوە جوابەکە من دایندەنام پرسییم و ئەینی ئەوەشم هەر لە ئەو نوێنەرانەی ڕێکخراوەکانی کوردی ڕۆژهەڵات کە لەوێ حزوریان هەبوو من لێم پرسین کە بۆچی مەسەرەن لقەکەی دیکەی حیزبەکەینگۆ یا ئەو بەشەکەی دیکەی حیزبەکەینگۆ لێرە حزوری نییە لێرە نابیندرێ کوتیان کە داوەت کراون بە خۆیان نەهاتوون ئیدێمە دەبێت بە ئاساسی قسەی وان قسان دەکەم کۆنفرانسەکە لە ژێر ناوی ئایندەی کورد بوو لە ئیران بەڵێ ڕوانینی خۆتان چی بوو لەو کۆنفرانسە بە باوەڕی من ئەو کۆنفرانسەوە بوو کە ڕۆژهەڵاتی کوردستان بەشێکە لە ینی کوردستان کە زۆر کەمتر ڕاجەبەوی ینی دەقیاس دەگەڵ تورکیە دەگەڵ کوردستانی باکوور لە تورکیای یا ئێستا ڕۆژاوا کە زۆر بەرچاوە و هەروەها باشوور کە هەمیشە بەرچاو بە تایبەتی دەپەیوەندی دەگەڵ مەسلەی ڕێفرۆندام و باشن ئەو وەزعی سیاسیکەی هاتە پێشێوانە زۆر لە میدیایدا هەم سوشیال میدیا هەم میدیای سنەتی لێرەدا زۆر بەرچاوە ڕۆژهەڵاتی کوردستان معمولەن وانە بووە جا زۆر کەمتر کەس ڕاجەبەوەی دەزانن و بە ڕۆژهەڵاتی کوردستانی بە جزئیات و دقت دەزانن و هەروەها ئەوەیە کە شت بووە یعنی بۆ خۆی لە تەرەفی خودی لە لای کوردەکانی ڕۆژهەڵاتشەوە کە لە ئوروپا و ئەمریکایە بە ئەندازەی کوردەی باشوور و باکووروانە حزوریان نەبووە و نەیانتوانیوە ئەو کەیسی خۆیان چکە جا بە من فکرمەوە دەکەمەوە کە ئەو کەسانەی کە لە دەوڵەتی لە حکوومەتی ئەمریکایە یا یارمەتی دەدەن سیاست مەدارانەی کە
تەسمیمگیری بکەن قەرار بدەن لەسەر وەزعی شتی ئەوانە یارمەتی ئەوانەی کە لەوێ بوون خودی ینی سیاسەتوانەکان و سیاست مەدارەکانی ئەمریکایی نەبوون زۆرتر ئەو کەسانە بوون کە وەکو پسپۆر و یاریدەدەری ئەو سیاست مەدارانە لەوێ کار دەکەن ئەوانە لێو بوون هاتبوون بزانن کە نەزەری ئەو کەسانەی کە لێوێ قسان دەکەن ڕاجە بە ڕۆژهەڵاتی کوردستان چی ئەلبەتە لێرە ئەمن دەبێ شارە بەوەی بکەم کە پاژوەی سێ کۆنفرانسی دیکە دەکرێت یەکیان لەسەر باشوور دەبێ یەکیان لەسەر باکوور دەبێ یەکیان لەسەر ڕۆژاوا دەبێ ئەوانە نازانم وەخت کاتەکانیان چێە کەنجەیە وەلی ئەوانش پێک دێنن دەقیقەنە من دەزانم کە دکتۆر عەباس بژگە لە خۆتان هەروەها کاک مستەفا هەژری سکرتێری گشتی حزبی دیموکراتی کوردستانی ئیران و کاک عەبدوڵڵا مەهتەدی سکرتێری گشتی کۆمەڵەی شۆڕۆژگیری زەحمەتکێشانی ئیران و کاک کەماڵە سولەیمانی یاریدەدەری پرۆفیسۆر لە زانکۆی کوین لە زانکۆی نیویۆرک بەشداریان کرد بێوشونەکانی ئەوان لەگەڵ تووە تا چەند هاوبیر بوون لەیەکەوە نزیک بوون و یاخود جیاواز بوون بە باوەڕی من شتێکی کە ینی ئاکامێکی ئەساسی ئەو کۆنفرانسە لەوێ کە هاتە پێشەوەی کە کوردەکان لەوێ وەزعەکەی تەشخیص دەدەن تێدەگەندە وەزعەکەی بە تایبەتی لەوێ کە چون هندێک ئاپۆزیشنی زۆر بەهێزی فارس هەبوو کە ئەوانە پۆزیشنی حکوومەتی ئێرانیان دەهێقەدا ڕادەگەیان و کوردەکان بە شێوەیەکی گشتی هەڵوێستێکی تقریبەن یەکگرتویان هەبوو لە زۆر بابەتانەوە دیارە حیزبەکان قسەکانی خۆیان کرد ئەوان قسەی من و دکتۆر سولەیمانی نەبوو تەوەجۆ دەکەی وەلی دە عینی حاڵدا ئەمە ئیختلافاتێکی ئاوا جیاوازەکانی زۆر شتیشمان دەو کۆنفرانسەیدا نەبوو ئەمە ئاگادار لە وەزعی بووین کە ئەمە دیارە ئەمن بۆ خۆم مەسەلەن هەمیشە بەوەی ناسراوم کە لە وەزعی حیزبەکانی کوردی ڕەخنەی دەگرم هەمیشەش گرتوومە تەوەجۆ دەکەی وەلی بە باوەڕی من دوێنێکانێت لەوێ بە باوەڕی من ببۆ چوونی من سەرۆک نوێنەرە حیزبەکان و سەرۆک حیزبەکانی کە لەوێ بوون کاک مستەفا و کاک عەبدوڵڵای مەهتەدی قسەکانی معقول و زۆر گشتی وەزعی خۆیان لەوێ کرد و جگای وەی نەبوو کە ینی نەجگای وەی بوو ئەو بوو نە سەبەبی وەش هەبوو سەبەب بۆی هەبوو کە لەوێت ببێتە بەحسی نێوانی خۆمان ئەمە ینی بە باوەڕی من ئەوان لە منزەر و نقطە نەزەری حیزبی خۆیان بەرژەوەندی حیزبی خۆیان ئەوەی کە وەزعەکەی لە ئێرانە چۆن دەبینن لە ڕۆژهەڵاتی چۆن دەبینن تەوەجۆ دەکەی و ینی نەزەریان چێ ئەوان وەزی خوا ئەوان ئێرەجاوە بەهەرحاڵ هەڵوێستێکە کە ئەمن لێی ئاگادارم زۆریشم قسە لەسەر کردو بە باوەڕی من پێویست نەبوو کە ئەمن لەوێ ینی ئەو قسانە دوو پاتە بکەمەوە مەسلەوە بوو کە ئەمن قسەکانی خۆم بکەم دکتۆر سلەیمانیش هەروە ئەوێژەوە بوو کە قسەکانی خۆی بکە بڵێ کە ئەمەش وەزەکەی ئاوا دەبینین ئاوایە و ینی ئەلاوە بەوەی لەمە لە من و لە دکتۆر سلەیمانی و ئینتزارە هەبوو وەکو ئاکادمیک و پسپۆر کە بتوانین نەزەری ئۆبجەکتیڤمان هەبێ و هەرواتر بتوانین زەمینەیەکی تاریخی سیاسی لەسەر مەسلەی کورد لەوێ ینی بڵین دکتۆر ڕوانینی خانمە ئاریان تەباتەبایی و محسن میلانی چی بە سەبارەت بە ئایندەی کورد لە ئیران وەڵام بە دیتیل ناتوانم بڵێم بە نێو ناتوانم بڵێم تەوەجۆ دەکەی وەلی ئەوان ئەوەندەی کە دەزانم زۆربەی پۆزیشنیان ئەوە بووکە ینی ئەوان هەڵوێستی حکوومەتی ئێرانیان ڕادەگەیان ئەمنەوەندەی دەتوانم بڵێم لەو باس و قسانی کە هاتنە ئاراوە هیچ شتی گرنگ بوو کە سەرنجی بەڕوا بکێشێن بە باوەڕی منەوە شتە هەبوو کە ینی ڕۆژهەڵاتی کوردستان لە ئەمریکا کەم ناسراوە کەمی کار لەسەر کراوە و بە باوەڕی من دەبێ زۆرتر هەم حیزبەکان و سازمانەکانی سیاسی کوردی
دەبێ زۆرتر لەسەرەوەی ئیحتیمام بکەن زۆرتر کاری لەسەر بکەن و هەمیشەوە کە یعنی هەم پسپۆرەکانی کوردی هەم ئەکادمیکەکانی کوردی بێنە مەیدانە زۆرتر لەسەرەوەی بکە ئەوەی کە پێویستە واقعاً قسەی منطقی و معقول و کە بنەمای ئەساسی سیاسی تاریخی هەبێ و لەسەر وەزی کوردستانە ئەوەی کە ئەمە پێویستمان نییە بەحسی عاتفی و بەحسی بە ئیستیلاحی زۆر شتە یعنی ئیحساسی و عاتفی کوردی و کوردایەتی وانە ئەوەی کە پێویستە بەحسی مستەدەل منطقی و منطقی و مستەدەل و کە ئەساس و بنەمای تێۆریک و سیاسی قوی هەبێ دکتۆر مەبەست چی لەم جۆرە سیمینارانە چه سوودێکی بۆ ئەمریکا هەیە و خود بۆ خودی کورد بە باوەڕی من سوودیزێک بۆ ئەمریکا یەکجار زۆرە بە باوەڕی من هەمیشە و مەسەلە ناسراوە کە ئوروپاییان لە زمانی قەدیمەوە لە دەورەی کۆلۆنیالەوە هەمیشە یعنی ئێحتیمامیان بەوەی داوە کە دەبینی خۆیاندا پسپۆری وڵاتی یعنی وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بکەن پسپۆرەکانیان و یعنی ئەو کەسانە و ینی شتەکانیان زاناکانیان متخەسیسەکانیان ئەوانە معمولەن زمانەکانی ئەو وڵاتانە دەزانن تاریخ و فەرهەنگی و زمانەی چ دەخوێندنەوە ئەوە دەرکەوتووە کە لە ئەمریکایە دە سابقدا وانە بۆ و زەرەرێکی هەبوو مەسەلەن ئەمە میسالێکە وڵێ لە من ڕۆژێکی لە کتێبەکەم کەوتە دەستی لە ئینگلیسی کە و کتێبە لە 1970دا ویزارەتی بەرگری شتی بریتانیای دەری کردبوو بۆ نظامەکان ئەو سەربازەکان و نظامەکانی بریتانیایی دەگەڵ بە ئیستیلاح ئەو ئیدارەکان مدیرەکانی بریتانیایی کە عێراقیان بەدەستەوە گرت دەچوون عێراقی بەدەستەوە بگرن ئەو کتێبە تەفسیرێک تۆزیحێکی زۆر مفەسەل بوو کە عێراق چییە زمانەکانی چییە مەسەبەکانی چییە عەشایرەکانی چییە قەبایلەکانی چییە ئەوە لە ساڵی 1970دا کە منەوەم کە خوێندەوە زۆر شت بووم یعنی زۆر بۆ من گرنگ بوو کە بزا ئەو دەمی ویستویانە کە سیاسەتێکی دابنێن دیارە ئەو سیاسەتە دەقیقەن و عومدەتەن بۆ بەرژەوەندەکانی خۆیان بوو وەلی ئەوە بوو کە سیاسەتێکی دابنێن کە ئەو سیاست هەم مبتنی بێ بە زانستێکی ئەسمەنتقی و معقول و بە ئیستیلاح بە ئەساسی شت بە ئیساسی تقریبەن بەراوردەکانی علمی لەبەروەیە کە ببوورە لەبەروەیە کە ئەوان دەزانن ئەگەر سیاسەتێکی ئەوان هەمیشەوەیان زانیوە کە گەر سیاسەتێکی کە ئاوا بێ مبتنی بە ئەساسی شتیوا بێ هەمیشە خەرجی کەم دەبێ هەزینەی کەم دەبێ و ئاکامە خراپەکانیشی کەمتر دەبێ ئەگەر دیارە ئەگەر شتێکی کە بە ئەساسی وانە بێ جا ئەمریکاییان ئەلانەکە بۆ خۆیان کە یعنی تقریبەن 20 ساڵێکە عینی ئەو کارەی دەکەن ئەنوا و ئەقسامی ئەو کۆمیتانەی بەحث و لێکۆڵینەوە دادنێن لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جێگاکانی دیکەی دیارە ئەمریکا ئاوەدەسەڵاتێکی قودرەتێکی جیهانیە و پێویستە کە لە یعنی ئەو کارە بکات دکتۆر عەباس ئەم جۆرە think تاکانە ئایا کاریگەری هەیە لەسەر ڕێبازی دەرەوەی ئەمریکا؟ دەتوانێت هەی بێ ئەمە ناتوانم بڵم واقعاً چەندە هەیەی ولی ئەساسەن بە نەزەر هەیە بێ ئەو جورەی کە مەسەلەن دیار بوو ئەو کەسانەی کە تینگتانکانە ئەو ئۆتاغانەی فکری ئەو پسپۆرانە ئەو متخەسیسانەی کە مەسەلەن لە دەوروبەری ئۆباما بوون ئەوان بۆ چوونیچ تایبەتیان هەبوو و ئەو ڕاوێژی تایبەتیان دەگەڵ ئۆبامای دەکردە و ڕاوێژکارانە و دیارە ئەوە زۆر ڕەنجی داوە لە سیاسەتەکانی ئۆبامایدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەتا دەمەوردی بە تایبەتی لە عێراق لە سووریەی و هەتا لەسەر مەسلەی مەسلەی ئەتۆمی ئەو مزاکراتی ئەتۆمی لە ئێرە لە مەوردی سەرۆک کۆماری فعلی ئێستا ترامپ دیارە
ئەو ڕاوێژکارانە ئەو پسپۆرانەی کە لە دەوروبەریوەن ئەوانە بۆ چینی زۆر جیاوازیان هەیە دەگەڵ بۆ بە شەرقی ئەوسەد بۆ عێراق بۆ ئێران بۆ کوردستان ئەوانە دیارە نەزەری وانە بێتەردید تەئسیری هەیە لەسەر ئەو هەڵوێستەی کە حکوومەتی ئەمریکادا ئەو هەڵوێستەی حکوومەتی ئەمریکایش دەیگرێ تا حەدێکی زۆر دەگەڵ ئەو قسانەی کە لەو چاوپێکەوتنانەی ئی میدیایی ئی جنابی ترامپ هەیە دەگەڵ وانە زۆری فەرقەیە. بەس دەتوانین بەم هەموو سیمینار و ڕاوێژکارانە بڵێن کە ئەمریکا بڵێ ڕێبازێکی ڕاست و دروستی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پەیڕەو کردووە؟ ڕاست و دروست بەستەجێەوەیە کە چۆن ئەتۆەوەی ببینی مەسەلان یەکێک لە بەحسەکانی هەیە کە ئەوەیە کە جەمعێک لە ڕاوێژکاران و پسپۆران و ئەوانە مۆتەقدن کە مەسەلەن سیاسەتی ئۆبامای لە شەرقی ئەوسەد لە عێراق لە سووریە یا دەمەوڕی بە تایبەتی دەمەوڕی ئێرانەدا دروست بوو ئەگەر فرسەتی فرسەتیان دابایە ئەوانیان لە بین نەبربایە نەتیجێک ئاکامی زۆر باشی دەبوو. جەماعەتێکیش لە بەرعکسی وەی فکر دەکەنەوە کە وا نەبوو سیاسەتی ئۆبامای زۆر پەسیڤ بوو فعال نەبوو کاریگەری بەو شێوەی نەبوو و ئەگەر نەتایجیشی دابایە و نەتایجە ممچینە زمانی وە کاتی بیسپایە 10 ساڵ 15 ساڵ شتیوە جا بۆیە کە هەر کەسەی هەر پسپۆرەی یا هەر گروپە پسپۆرانە و ئەو ئۆتاغانەی فکری و تینگتانکانە بۆ چینیچ تایبەتیان هەیە مەسەلەن بەشێک لەوانە پێیان وایە کە سیاسەتی ئاوا تقریبان پەسیڤ غەیری فعالی ئۆبامای لە سووریەی مەسئولی ئەو تا حدێک مەسئولی وەزع ئێستایە بەشێک دەڵێن ناوانێ ئەگەر ئەو وەزع بەردەوام باە بە زووتر بە نەتیجەی سیاسی دەگەیشتن باشێک باوەڕیانەوەیە کە ئەگەر ئۆباما لە ساڵی 2011 ئەرتەشی ئەمریکای لە عێراقی نەبربایە دەرێ بەو شێ بە قەولی ئینتخاباتی خۆی وەفای نەکردبایە نەیبربایە دەرێ ئاوە بۆشایی سیاسی نظامیەی یعنی پێک نەدەهات کە ئێران بتوانێت بەڕاحەتی واردی ئەو بۆشاییە بێ بازێکیش فکر دەکەنەوە کە نام ئەو وەزعی کە ئۆباما بردی لەوێ ئەوانەی بێنە ئیمکانێکیدا کە عێراقیان بخۆیان بتوانن بۆشاییەی کە لەوێدا بە وجود هاتە و وشایی پڕ بکەنەوە جا بۆیە نەزەرەکان زۆر زۆر جیاوازن دکتۆر پەیوەندیگان هەمیشە لەسەر لە هەر ئاستوپلەیەکدا لەسەر بەرژەوەندی دوولایەنە بووە ئایا ئەمریکا لە پەیوەندیەکان دیگە لەگەڵ کورد بەرژەوەندی کوردی لەبەر چاوگرتووە؟ دیارە هەر حکوومەتێک هەر لە دنیاەدا لە دەرەجەی ئەڤەڵدا بەرژەوەندەکانی خۆی دەنەزەر دەگرێت و پێیوە حەدەفیشی ئەوەیە کە پەیوەندی دەگەڵ ئەو یعنی سەرەکی بوونی و ئەساسی بوونی بەرژەوەندەکانی خۆی بەرژەوەندەکانی وڵاتەکەی دیکە یا کەسانی دیکە یا هێزەکانی دیکە هەڵسەنگێنێ و دەگەڵ وانە بتوانێ پەیوەندیان بدە ئایا و پەیوەندیە ڕاستەخۆ دەبێ زۆر ینی 100% دەبێ 150 دەبێ 140 دەبێ ئەوانە تەئسیری هەیە وەلی دە عینی حاڵدا هەمیشە بە باوەڕی من هەمیشە ینی محوەری ئەسلی محوەری ئیسەرەکی بەرژەوەندی خودی وڵاتەکەی مەسەلەنەوەمان دیوە دەمەوردی عێراقێدا مەسەلەن ئەگەر ئەمریکا بە باوەڕی من زۆر 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 ڕوون بوو کە هەدەفی ئەسلیەوە بوو کە یەکەتی یەکگرتووی عێراق بپارێزێ و دەمی هەدەفی ئەوە بوو کە سیاسەتەکانی کە لە عێراق و سووریەی هەبوو تێک نەچێ و بە باوەڕی من زۆر ڕوون بوو کە بە باوەڕی من لە ئەوەندەیە من دەزانم نازانم لە پشتی سەحنەی چ بوو وەلی ئەوەندەیە من دەزانم زۆر ڕوون بوو کە لە مەسەلەی ڕێفرۆندامێ لە کوردستانێ پشتیوانی ناکە تەوەجۆ دکتۆر ئایا ئەمریکا ڕێبازێکی دیاریکراوی هەیە بۆ کورد لە ئیران وە خۆت کێشەکە لە چوارچوەی ئیراندا دەبینێت؟ بە باوەڕی من زۆر زەحمەتەوەی بڵێ بە باوەڕی من
درستە ئەمریکا و حکوومەت ینی حکوومەتی جەنابی ترامپی ئەوانە زۆر بە ڕاشکاوی دژ بە ئێران قسان دەکەن ڕۆژ بە ڕاشکراوی فشارێ دێنە سەر ئێرانە وەلی ئەوەش با بڵێم کە ئەوان هیچ سیاسەتێکی ڕوونیان دە موردی ئۆپۆزیسیۆنی حکوومەت ئێرانێدا نییە ئەوە مەسلەیەکە کە ئاوا ینی تێکەڵاتی وەزەکی سەردەرگمی بۆ ئۆپۆزیسیۆنی ئێرانێ دێنێتە پێشێ بەگشتی هەروەها دەمەوردی کوردەکانیشدا کوردەکان دیارە ئەوانش دەیبینن کە ئەو حکوومەتی تازای ئەمریکایە ئاوا زەختی خستۆتە سەر حکوومەتی ئێرانە فشارە دێنێ لە ئەو تەوافقی ئەتۆمی چۆتە دەرێ لە زۆر بابەتی دیکەوە لە سووریە و عێراقوانە دەیەوێ سیاسەتەکەی پێشتر لەگەڵ ئێرانێ بگۆڕێ لەگەڵ بەسیاسکردە و لە عێراق و سووریەی نسبەت بە ئێرانێ بگۆڕێ ئەوانە هەموو لە نەزار ئۆپۆزیسیۆنی ئێرانەوە دیارە ئەوانە هەموو نکاتی زۆر پۆزیتیڤن وەلی ئەوەی کە ئایا ئەمریکا استراتێژیکی گشتی هەیە کە ئەو ئۆپۆزیسیۆنە دەوێدا جێگایەکی هەیە و نەقشێکی فعالی دەبێوانە هیچ دیار نیە ئەوەندەی من دەزانم ئەوانش ینی ئاگیان واقعان لەوەی نێ جائیدی ئایا ئەو ینی ئەو ناڕوونیە بۆ خۆی استراتێژیەکە کە ئەمریکا تا ئێستا بۆ خۆی ڕایگرتووە ناوێ دەری بخە یا اینجی واقعان ئێستا بە قرارێکی معلوم و مشخص نەگەیشتون ئەوە شتێژش کە ئەمن زۆرتر بەرەو ئەو ینی بەو فکرم کە ئەمریکا ئەو کەسانەی قراری سیاسی لە ئەمریکای دەدەن ئێستا دەمەوردی ئۆپۆزیسیۆنی ئێرانێدا بە قرارێکی مشخص نەگەیشتون کورد دەبی هەرچاوی لە ئەمریکاوی لە پەیوەندەکانیدا و یاخۆت هەموو ئەو وڵاتانی کە ڕۆڵن هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە ڕوسیاشەوە پەیوەندەکانی دروست بکات بەڵێ نە بە باوەڕی من کورد نابێ دیارە ئەمریکا هێزێکی جەهانیە ئەگەر پشتیوانی ئەمریکایەت هەبێ بۆ سیاسەتەکانی خۆت لە کوردستانی یا لە عێراقی یا لە هەرچێکی دیکە بێ دیارەوە نقطەیەکی پۆزیتیفی زۆر گرنگە ولی دە عینی حاڵدا ئەمریکاش دە خەلاعدا کارێ ناکە ئەمریکاش فقط دەگەڵ تو پەیوەندی نێر مەسەلەن سووریەی بگرێ ئەمریکادا محاسباتی سیاسی خۆیدا دەبێ حکوومەت سووریە دەنەزەر بگرێ ئێرانێ دەنەزەر بگرێ حزبوڵای دەنەزەر بگرێ ئیسرائیلی دەنەزەر بگرێ رووسیەی دەنەزەر بگرێ تورکیەی دەنەزەر بگرێ هێزەکانی کوردی ڕۆژاوای دەنەزەر بگرێ ئەوانە کە تەمەشای بکەی ئەوانە هەموو بەرژەوەندی خاص جیاوازی خۆیان هەیە تایبەتی و جیاوازی خۆیان هەیە بەشێک لەو بەرژەوەندیانە ممچینە لە بەرژەوەندی ئەمریکای نزیکتر بێ بە بتوانێت زۆرتر دەگەڵەوەی ینی بە شێوێکی ڕاستەخۆتر و زۆرتر و کەم خەرجتر کەم خەرج زۆر مهمە لە سیاسەتدا کەم خەرجتر ئەوانە یەکتر بگرنەوە تەوەجۆی دەکەی وەلی باشێکوانە ممچینە بە دژی بێ وەلی بە باوەڕی من کوردەکان یا هەر کەسێکی کە ئەوە سیاسەتێکی غەڵەتە کە کوردەکان بێن تەواوی هێز و هیوای خۆی سیاسی خۆیان و احتیمالەن فکرێکی استراتێژیکی درێژخایەنی خۆیان فقط لە یەک هێز ببەستنەوە بە باوەڕی من ئەو جوورێکە دیارە ئەوە رووسیا بە شێوێکی زۆر ڕاشکاو بە شێوێکی زۆر ڕوون واردی مەیدانی سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بووتەوە یعنی تقریبان 20 ساڵێک بوو لێرە بەو شێوەی دیار نەبوو ئەلان هاتووە پارێکی زۆر بۆەوەی خەرج دەکات لۆجستیکێکی زۆری بۆ سیاسەتەی داناوە و بە تایبەتی لەسەر مەسلەی بەتایبەتی لە سووریەی بە شێوێکی کەمتر لە عێراقێ دەیەوێت بە شێوێکی فعال بمێنێتەوە مەسەن ئەگەر تەمەشای سیاسەتی رووسیەی بکەین لە سەردەمی دەستپێکردنی قەیرانی سووریەی سیاسەتی رووسیەی زۆر
کەمتر فعال بوو، ئامانجەکانی زۆر شتتر مەحدودتر و مشخصتر بوون. ئەلان ئامانجی زۆر گەورەتری هەیە، ئەو جورەی کە دیارە سیاسەتەکەی لە سیاسەتێکی کاتی تبدیل بە سیاسەتێکی درێژخایەن بوو. دکتۆر پارت و لایەنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەبی لێکدانەوە و هەڵسەنگاندنێکی ورد و درست بەلایکەم لە 30 ساڵی خەباتی ڕابردوویان و خەباتیان ئایا دەتوانن هەنگاوێکی بەرەو پێش بنێن لە کوردستانی لە ڕۆژهەڵات لە ڕۆژهەڵات؟ بەڵێ دەتوانن. بە باوەڕی من مەسەلەی ئەسلی ئەوەیە کە هەر کوردەکانی ئێرانش، هێزەکانی کوردی ئێرانش بە باوەڕی من دەبێ فکر بکەنەوە کە ئەو مەیدانەی تێیدا سیاسەتی دەکەن ئەوان ئاکتەری فعالن لەو مەیدانەیدا، و ئاکتەری فعال دەبێت سایە بکە کە نسبەت بە گۆڕانی هەلومەرجی سیاسی هەڵوێستی خۆی، تاکتیکەکانی خۆی، ئامانجەکانی کاتی و درێژخایەنی خۆی ئەوانە ئالوگۆڕی تێدا بکە، ئەوانە دەگەڵ وەزعەکەی لەو ڕۆوە هاتوۆتە ئاراوە کردویانە. ئەوەی کە مهمە بە کوردەکانی ئێران دەبێت بتوانن شرایطی فعلیدا بەرەیکی متحد یەکگرتووی کوردی تەوەجۆی دەکەی لەسەر بەرنامێکی مشخصی گشتی بە ئەو بەرەیە دابنێن تەوەجۆی دەکەی وەن مشخصی بکەن کە جێگایاندا و بەرەیەدا چییە. ئەمن بەبێ بەربڵاوبوونی وانە ئەوەی کە هەر کەسە بەرەو بەرژەوەندی خۆی دەڕوا لە شرایطی فعلیدا موعسر ینی تاسیری زۆر کەمترە و سیاسەتێکی مەنفیە. ئەلان ئەمەم فکر دەکەمەوە کە ئەوەی کە زۆر مهمە لە کوردستانەوەیە کە یەکدەنگی هێزەکانی کوردی و نەفقەت دا گفتمانی وانەدا بێ دەبێت کە دەبێ دا شتیدا بێ دا کردەوەشدا بێ جادێرەدا مەسەڵەن دەبێ بەسەر خۆیاندا بچنە ئەوی لە هەمووی ینی وەختێکی شتێکی گشتیان بە وجودێنا دەبێت بەسەر خۆیاندا بچنەوە. مەسەڵەن دەبێ تحلیلێکی ئەساسی لەوەی بکرێت کە ئایا استراتژی ئەسلی خەبات چییە، ئایا شەڕی چەکداری تا ئێستا کارگەری هەبوو نەبوو، ئایا دەبێ بمێنێتەوە، ئەگە بمێنێتەوە حاڵەتی سەرەکی هەبێ یا نەبێ. ئایا هەموو ئەم باتانە دوای بێمە سەرێ، بەڵام حەزەکەم بزانم بۆنی پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە باشووری کوردستان تا چەند زیانیان پێگەیاندووە؟ بە باوەڕی من دیارەوە وەزعەکە بەسەر پێیاندا تەحمیل کراوان دوو ئاپشنیان هەبوو. یەکەوەی کە وەسەڵەن وەکو پێکاکای بچنە شاخی لەوێدا مەقەڕی بخۆیان هەبێ و کار بکەن و جوورێک کە پێکاکا کردوێتی دە و 30 ساڵیدا دا و 30 و چەند ساڵیدا لەوێدا بمێنەوە کار بکەن. ئەوە دیارە نکاتی پۆزیتیوی خۆی هەیە، نکاتی نگاتیوی خۆی هەیە، یعنی مەنفی و مثبەتی خۆی هەیە. و ئاپشنەکەی دیکەیەوە بوو کە لە کوردستانی عێراق بمێنەوە، دیارە لە کوردستانی عێراقیش بمێنەوە، لە باشوور بمێنەوە. ئەوانە دیارە حکوومەتی بێ هێزەکانی وێژ بەرژەوەندی خۆیان هەیە، ئەو بەرژەوەندی وانە دە چوارچەوەی ئی باشووریدا تعریف دەکرێت، ینی ئەوانە مسلەمە نایەن بەرژەوەندی خۆیان بە ئەساسی محاسباتی هێزەکانی ئێرانی لە کرماشان و سنە و مەسەڵەن مەهابات و بۆکان و سەقز و بانەی دابنێن تەوەجۆی دەکەی. ئەوانە شتێکی دیکە منتها بە باوەڕی من ئەگەر چی ممکنە تەوەجۆ دەکەی تەوافقێکی نووسراو نەبوو بێ بینی کوردەکانی ئێرانێ و سەرۆکایەتی حکوومەتی باشووری، وەلی ئەو جوورەی کە هەیە کە بوونی وان لەوێ بە شێوێکی نەنووسراو منتها زۆر معلوم و مشەخەص و بەهێز بە باوەڕی من تەئسیری لەسەر کارگەری هەبوو، لەسەر سیاست گوزاری وان، لەسەر ئەوەی کە ئەو سیاستانە چۆن ینی بەکار بەرن. بەس دکتۆر بەو شێوەی پەکەکە ئەو بژاردەی هەبوو کە لە قەندیل بمێنێتەوە، ئایا دموکرات و کۆمەڵەکان هەمان بژاردیان هەبوو؟ بە باوەڕی من ینی بیان کردوە ئەو کارە یا دەیانتوانی بیکەن؟
دەیانتوانی بیکەن بە باوەڕی من دەیانتوانی بیکەن وەلی ئەوەی کە یعنی حکوومەتی ئێرانەش وەکو حکوومەتی تورکیای دیارەوانش فعال دەبوون لەو بەش من نازانم کە تا چەند ئەندازە چێوانە دەیانتوانی دەوام بێنن لەوێ ئەمنەوەندەی کە فکر دەکەمەوە حکوومەتی ئێرانێ بە عکسی حکوومەتی تورکیای کە تا ئێستا هەمیشە لە ڕێگای هەواییەوە لە ڕێگای ئاسمانەوە یعنی بۆمبارانی کردووە ناڵان فقط 2 هەفتەیە کە هێزێکی زۆریان ناردۆتە ئەولایە وەلی من فکر دەکەمەوە کە حکوومەتی ئێرانێ وای نەدەکرد حکوومەتی ئێرانێ لە بابەتی هێزی هەواییەوە زۆر لاواز و زۆر پێش بشینەوێ تا چەند پەیوەندیەکانی یەکێتی و پارتی لەگەڵ حکوومەتانی ئیران و تورکیا کاریگەری هەبووە لەسەر کار و چالێکەکانی پارتۆ ڕێکخراوەکانی ڕۆژهەڵات لە هەرێمی کوردستان هەی بۆ بەڵێ من بە باوەڕی من هەی بۆ یعنی پەیوەندەکانی حکوومەتی هەرێمی دەگەڵ ئێرانێ و دەگەڵ تورکیای لەسەر دەگەڵ پەیوەندەکانی تاسیری تاسیر و باندۆری وی لەسەر شتی لەسەر سیاسەتەکانی هێزەکانی بێتەردیت هەیبوو ئیمکانی نێنەی بوو بێ یعنی ئەگەر دە حکوومەتێک محاسباتی خۆی دەکا یعنی معادلاتی خۆی بە ئەساسی محاسباتێک دادنێەوە گەر ئەوان سیاسەتێکی منتەقیان دەمۆردە هەبوو بێ دیارە بوونی هێزی سیاسی لەوێ دەگەڵ دەوڵەتێکی دراوسی کە دەگەڵ ئەو هێزە سیاسی دوژمنایەتی هەیە و محاسبات تایبەتی بوو لە بین بردننی و هێزەی دەکا دیارە تەحملکردنی ئەو هێزەی کرد لەوێ لە کۆیە یا لە سلەیمانی و لە جگای دیکە بمێنێتەوە ینی بێتەردید دەبێ ینی پێکاتنێک ینی تەوافقێکی نووسراو یان نەنووسراو زۆرتر نەنووسراو بینێ و حکوومەتانە و حکوومەتی هەرێم بوو بێ بەس بۆ پێی کە پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان سەرچاوایەکی دارەیەیان نییە و زۆرتر پشتیان بەدا بەو یارمەتیە بەستووە کە لەلایەن یەکێتی و پارتی پیان دەدرێت تا چەند ئەمە کاری کردووە لەسەر کار و چالێکەکان و خۆ سەر بەخۆییان من نازانم تا چە بەڵێ یعنی دیارە ئەوانە لە نەزەر لۆژیستیکیەوە سیاست هەر سیاستێک بە تایبەتی سیاستێکی کە جەمبەی نظامی و ئەسکەری هەبێ وەکو شەڕی چەکداری زۆر بە شێوەیەکی ڕاشکا و بەستراوەتەوە لە لۆژیستیکی هێزی نظامی و هێزی سیاسی ئەو لۆژیستیکە بەشی زۆری ماڵەیە بەشی دیکە تەدارۆکات و چەک و ئەو جورشتانەیە وەلی ئەگەر حتا شەڕی چەکداریش نەبێ بە باوەڕی من هەر سیاستێک هەزینەیەکی و هەزینەیە دەبێت تامین بکرێت چ لە نەزەر ماڵیەوە چ نەزەر سیاسیەوە چ نەزەر ئیداریەوە ئەگەر خودی هێزەکە تواناییەوەی نەبێت کە بتوانێت هەمووەوانە تامین بکە قەتئەن دەبێت لە جگایەکی دیکە ئەو کۆمەگەی بۆ بێ ئەو کۆمەگە و یارمەتیەش بێتەردید بەبێ ینی بە بەلاژ نادرێ دە سیاستدا هیچ شتێک بە بەلاژ نادرێ تەوەجۆ دەکەی ینی کەس داوەتت ناکا بۆ خواردنە سیاست دە سیاستدا ببێەوەی کە بەرژەوەندی خۆی بێ و نەزەرێکی بێ ئەوانیش ئەو کەسێک کە یارمەتی دەکا حتمما دە قباڵی یارمەتەکەیدا بۆ خۆی شتێکی دەوێ ئەوەی کە چی دەوێ و نەوێ ئەمە نازانم وەلی حتمما دەبێ وابێ دکتۆر دەروونناسی و کۆمەڵناسی چ ڕۆڵێکیان هەیە لە پەیوەندیەکانی ئەم لایەنەدا لەگەڵ هاوڵاتیانی خۆی کورد و یاخۆ لایەنەکانی دەرەوە بە دەروونناسی و خۆناسی و دیارە هەیە بە باوەڕی من بە تایبەتی دەمەوردی کوردستانێدا کە گەمە قسان دەکەین کوردستان لە ژێر سەیتەرەی 4 فەرهەنگ و 4 سیستمی ئابووری و 4 سیستمی ڕامیاری زۆر جیاواز یعنی سەد ساڵەیدا نزیکەی 100 ساڵەیدا یعنی شتی کرد و ژیاوە ئەوە تەئسیری یەکجار هەبوو و دیارە ساختمان و ساختاری فکری هەر کەسی تا ئەندازەیەکی دیارە شخصی خۆیەتی تاوەلی بەشی زۆری تەئسیری محیتی زیکجار چەند سەرانی کورد لە سایکۆلۆژی
ئەو وڵاتانەی کە دەستیان بەسەر کوردستان نەگرتووە یاخود وڵاتە زیل هێزەکان وەکو ئەمریکا وڵاتە ئەوروپایەکان رووسیا چین تێگەیشتون ئەمن نازانم دە سایکۆلۆجیەکەیدا من بە باوەڕی من زۆرترە من دێمەوە سەرەوە مەسلەی فەرهەنگی وانە بە باوەڕی من تێگەیشتنەکەی ئەوەیە کە برەک زەحمەتەوەی بڵێ زۆر لەبەرەوەی کە تا حدێکی زۆرەوانە فەرهەنگی مسلەتی ئەو وڵاتانیان قبول کردووە تەوەجۆی چی کوردەکانی ئێرانێ چ کوردەکانی تورکیای چ کوردەکانی باشووری یا ئەوە زۆر بە ڕاشکاوی ئەوە دیارە بە ڕوونی دیارە ئەو فەرهەنگیان قبول کردو و وەختێکی ئەو فەرهەنگەی قبول دەکەن دیارە سیستمی ئەرزشی و معیار و ئەو شتانەیە و فەرهەنگەش بە تا ئەندازێکی قبول دەکرێت جا ئەوە ممکنێت لەلایەکیەوە پۆزیتیڤ بێت چونەوانە دەتوان دە فەرهەنگەی بگەن دە و مێنتالەتیەی بگەن تەوەجە مەسەن کوردەکانی ئێرانی دە مێنتالەتی سیاسی یا شخصی حاکمەکانی ئێرانێ بگەن هەرواتر کوردەکانی باشوور دەمۆردی سیاست مدارەکان و سیاست دوانەکان و یا سیستمی سیاسی عێراقێ وەلی لەلایەکی دیکەوە هاوبەشبوون دەگەڵ ئەوەی بۆ خۆی ڕنگ دەداتەوە لە سیاست گوزاری وانە لە بۆچوونی وانە ئەمن پێم وایە کە دە ئەسڵدا یعنی شتێکی ئاوا گرینگە وەلی ئەمە ناتوانین ئەساسەن شتێکمان بۆ بەراوردی بەشەکانی سایکۆلۆجی هەبێ مەگەر ئەو شتانەی کە خۆی لە دەرەوە نیشان دەدا وەکو تەسمیماتی سیاسی و تەسمیماتی ئابووری دکتۆر زۆری لە هاوڵاتیانی وڵاتە باڵادەستەکان خۆیان بە باڵاتر دەبینین لە کورد خۆی کورد چۆن دەڕوانیتە خۆی ئایا خۆی هاوتا دەبینی لەگەڵ ئەوانەیە و یاخۆت بە کەسکی کەمتر بە باوەڕی من بەداخەوە ئەو یعنی کورد ئەو جورێکە دیارە بە تایبەتی ئەلبەتە فەرقیە لە بەشەکانی جیاوازی کوردستاندا وەلی بە شێوەیەکی گشتی تەئسیری ئەو فەرهەنگەی کە شاید باشترە ئەو لەفسەی بەکار ببێنین بڵێن ئەو فەرهەنگەی کۆلۆنیال تەوەجۆ دەکەی ئەو فەرهەنگەی کۆلۆنیال تەئسیری هەبوو دە مێنتالەتی کوردیدا ببێت و بەشێک لە کۆمەلگای کوردی و بەشێک لە هێزی سەرۆکایەتی کوردی و هێزەکانی سیاسی کوردی تەئسیریان لەو مێنتالەتیەی وەرگرت ئەلبەتە دەڵێم ئەوانە لە بەشەکانی کوردستانی جیاوازن تاسیرەکان ئەوانە وەلی ئەو کاریان وەرگرت بە باوەڕی من مەسلەی مێنتالەتی کۆلۆنیال لە دوو جێگەیان ڕادەبێ یعنی بۆی بچی یەکەوەیە کە دەبێ خەباتێکی زانستی سیاسی تئۆریک و خەباتێکی زانستی بەدیژیوەی بکرێ یەکیژەوەی کە دە ئەمەلدا جورێک سیاست گوزاری بکەن کە و سیاست گوزاریانە ئەو مەسلەی مێنتالەتی کۆلۆنیال و ئەو تەئسیر و کارگەریکانی ئەو مێنتالەتی کۆلۆنیالەی ینی کەمتر و کەمتر بکاتەوە وەلی ئەوە شتێک نییە کە بتوانی دە ئەرزی 1 ساڵ 2 ساڵاندا لە دەستی ئەمەوەی دیارە لە لایمە لە بەشەکانی ئەمە چەند ساڵەکانی کە لە هەولێرە بووم تەئسیری زۆر مشەخەسی فەرهەنگی عەرەبی عێراقیم لێوێدی و بە تایبەتی تەئسیرێکی زۆر مشەخەسی کولتوری سیاسی بەعسم لێوێتی دکتۆر تا چەند لەگەڵ ئەو بۆشونەدان گوایە وڵاتانی ڕۆژاوا بە ئەمریکاشەوە ئەوەندە هەوڵ دەدەن بۆ پەتەوکردنی پایەکانە دیموکراسی لە وڵاتانی خۆیاندا پشتوانی لە ڕژەمە دیکتاتۆرەکان دەکەن لە وڵاتانی جیهاندا تا ئەو کاتەی لە بەرژەوەندی خۆیاندا بێت وەختێکی ئەوانە ئەو جورە تەفسیرەکە بە شێوێکی خولاسە ئەوەیە کە ئەوان هەمیشە لە وڵاتەکانی خۆیان ئازادی بە بنەمای ئەمنیەت و پێشکەوتنی خۆیان دەزانن تەوەجۆ دەکەی وەلی وەختێکی دێنە وڵاتەکانی دیکە بە تایبەتی وڵاتەکانی وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەسلەی ئەمنیەت بۆوان دەبێتە مەسەی سەرەکی تەوەجۆ دەکەی مەسلەی ئەمنیەت و پشتیوانیکردن و
گەشەپێدان بە بەرژەوەندەکانی خۆیان دەبێتە مەسلەی سەرەکی و مەسلەی ئازادی تقریبان دەبێتە مەسلەیەکی سانەوی دەچێتە سانەوی ئەمە ئەوماندی ئەگەر وەختێکی کە ئەم بۆ خۆم شخصەن شتێکی زۆر یعنی زۆر جالبم کە لێوەدی زۆر سرنج ڕاکێش بووە کە وەختێکی بەهاری عەرەبی بوو لە میسرێ لە چاپکردنیان کرد دەگەڵ سیاسەتمەدارێکی سیاسەتوانێکی ئەمریکایی ئەو کوتی زۆر بەداخ ئەو دەمی کە یعنی شۆرشەکە بەردەوام بوو ئەو کوتی بەداخەوە ئەمە تا ئێستا فقط هەدەفمان ئەوە بوو کە چۆن لە میسرێ کۆمەجی حکوومەتێ بکەین کە خەڵکی داسەپێنێ ئارام ڕای بگرێ ئەمە هەدەفی مە دموکراسی نەبوو هەدەفمان ئەمنیەت دکتۆر زۆر کاتمان نەماوە ئایا کورد ڕۆژهەڵات دەتوانێت پێش بە وڵاتان ببەسێت کە دژ بە ئیرانن چ ئەمریکا ئیسرائیل عەرەبستانی سعودی و یاخۆ تورکیا فقط سیاسەتێدا سیاست ئەگەر قانونێکی بێ ئەوەی قانونەکەیە کە ئەوەیە کە هەموو شتێک دە سیاسەتە نسبیە هەموو شتێکیش کاتیە دە سیاسەتدا دوژمن ئەو کەسە نییە کە ئەمن ناخۆشم دەبێ متەنەفرم لێ دوژمن ئەو کەسەیە کە ئەمن تەزادی بەرژەوەندیم دەگەڵ هەیە دۆست ئەو کەسە نییە کە من خۆشم دەوێ و عاشقیمی ئەوانە دۆست ئەو کەسەیە کە ئەمن دەگەڵوی ئیتفاقی بەرژەوەندیم هەیە جا ئەوانە تەواو دە هەر مەرحەلەیدا کاتیدا دەگۆڕ ڕاپەیوەندی دۆست و دوژمنی جا لێرەدا من دەڵم کە کورد ناتوانێت سیاسەتێکی درێژخایەنیە بێ بڵێ کە ئەوە بە درێژخایەن ڕەفدوستی منە ئەوە بە درێژخایەن دوژمنی منە ئەوانە زۆر نسبین دا هەلومەرجی تایبەتیدا دەگۆڕدرێن دۆست دەبێتە دوژمن دەبێتە دۆست بەس تا چەند لایەنە کوردەکان سەبارەت بە ڕژیمی ئێران ساغ بوونەتەوە ئاخۆ دەیانەوێت ئەم ڕژیمە بڕۆخێنن و یاخۆت هەوڵ بدەن بوو بەزهێنانی مافە کەلتوریەکانیان کوردەکانی باشوور دەڵێ یا ڕۆژهەڵات ڕۆژهەڵات بە باوەڕی من سیاسەتەکانیان مشەخەز نییە ئەوانە لە ینی بە دوای بەرژەوەندەکانی خۆیان کەوتون بە باوەڕی مەسەلەن من پێم وانەیە کە مەسەلەن پێکاکە سیاسەتێکی فعالی هەبێ کە لە بەروەی کە ڕژیمی ئێرانێ بڕوخێ یعنی ئەوە چون ئەولەویەتەکانی سیاسی پێکاکایدا ئەوە دە دەرەجەی ئەڤڵدا نییە تەوەجۆی دەکەی هەتا ئەو جێگای کە مثەم حکوومەتی ئێرانێ فعالی سیاست بۆ باسی پێکاکا کە لە جاتی کۆمەڵۆ دیموکرات و ئەوانەی پێشاک ئەوانەش دەکەم تەوەجۆی دەکەی ئەوان دە مەوردی من کوردم بە گشتی کوتێت ئەمن بۆیکردم دە مەوردی ئیشتیشدا دە مەوردی کوردەکانی ڕۆژهەڵاتیشدا دەڵێم کە ئەوانە دیارە بەرژەوەندەکانیان ئەوەیە کە دە ئەسڵدا ئەو ڕژیمە نەمێنێ ئەوە گوێ دەکەی وەلی تا چه ئەندازێکی دەتوانن فعالیەتەکانیان یەک بکەن یعنی جوڵانەوەکانیان بۆ چوونەکانیان ئەوانیان یەک بکەن یەکگرتوو بن دەو مۆردەیدا کە ببنێ وەزنەیەک دە نەمانی دە ڕوخانی و ڕژیمەیدا هەتا ئێستا من شتێکی وام نەدی بەس چ خوێنەوەتان هەیە سەبارەت بە قسەکانی وەزیری دەرەوە پۆمپیۆ لەگەڵ خانمە ستەرە دەرەخشەش لە بەشی فارسی کە دەڵێ ئێمە لەگەڵ گۆڕانی ڕژی دوانی بەڵێ وا دەڵێ گۆرانی دەڵێمە دەگەڵ گۆرانی ڕژیم نین باشە ئەمە بە باوەڕی من منتقیژەوەیە کە سیاست مەدارێک نەڵێک ئەمە هەستاوم لە ڕژیمێکی دیکە و دەمەوێت بیرروخێنم ئەوە وەکو شتێکی جوان نایێت وەکو ئەوە هەڵوەستێکی زۆر کۆلۆنیال و ئیمپریالیستی دێتە بەرچاوتەوە گوێ دەکەی وەلیەگە تەمەشای ئەو هەلومەرجانەی کە پۆمپیۆ بۆ حکوومەتی ئێرانی داناوە قبولی و هەلومەرجانە بە معنای وەیە کە ڕژیمی ئێرانێگە واقعەوانە قبول بکە دیگە وەکو ڕژیمی ئێران نامێنێ دکتۆر عەباس هەر لە چەند ڕۆژی ڕابردوودا لە کاتێکدا کە ئێمە لێرێن یا خۆتان لێرەن باس لە شەڕ و پێکدادان کرا لە ناوچەکانی سەردەش و شنۆ ئێمە زانین کورد لە ڕابردوودا گرنگێکی زۆری داوە بە خەباتی چەکداری ئایا کورد دەتوانین لە ڕێگای خەباتی چەکداریەوە و یاخود لە ڕێگای دیبلۆماسیەوە ئامانجەکانی گەلی کورد ئەگەر ڕێگە پێ بدرێت بەدەست بهێنێت خەباتی چەکداری بە کار سیاسەتێکی دیکە تەوەجۆی دەکەی
خەباتی سەکداری سیاسەتێکە کە ینی بۆ خۆی شتێکی سیاسی دەموردەیدا ئەوە هەلومەرجی هەیە ینی ئیمکانی تحققی هەیە ئیمکانی تحققی ناوچەی هەیە ئیمکانی تحققی خودی دەخودی ئێران بە باوەڕی منەوە حیزبانە دەوێت فکر لەوەی بکەنەوە کە تا چە ئەندازە لە داخلی لە ژوورەوەی ئێرانێدا ئەو خەباتی چەکداریە تەرەفداری هەیە و ئالتەرناتیڤ بۆ ئەو خەباتی چەکداریە کە دەبێتە سیاسەتێکی سیڤیل دموکرێنی سیڤیل و دروستکردنی ئۆپۆزیشنێکی بەهێزی سیڤیل لە داخلی ئێرانێدا تا چە ئەندازەیەک ئەوە دەتوانێت ئالتەرناتیڤێکی باش یا حتا باشتر بۆی بێ ئەوە هەموو دەگەڕێتەوە سەرەوەی کە ئەوان چه شیکردنەوە و تەحلیلێکیان لە وەزئی منتەقەی هەیە لە وەزئی ئێران هەیە لە وەزئی کوردستانی ئێران هەیە دکتۆر زۆر مهمن میدیا چەکێکی بەهێزە و ڕۆڵێکی گەرم دەبینێت لە بزواندن و ڕاپەڕاندنی خەڵک ئەگە لە بیرت بێت کە کاتی متیڤی کرایەوە واشنتن پۆست لێرە وەتارێکی نووسی لە لاپەڕێکمیدا کە کورد نەیتوانی لەسەر زەمین وڵاتێک دروست بکە بەڵام لە وڵایی وڵاتێکی دروست کرد تا چەند ئەو لایەنانەی لە ڕۆژهەڵات کە تەلەڤیزیۆن سەتەڵاتیان هەیە بە شوێکی کاریگەرانە پۆزەدەفانە بەکاران هێناوە بە باوەڕی من بەکار هێنراوە وەلی ئەو جوورەی کە دەبوو ینی بەو ئەندازەی کە بەکار بێندرێەوە ئەو کاریگەریەی مثبەتی لێوەرگێری ئێستا جێگای زۆر ماوە بە نەزەری من وەلی ئەوە چەک و سلاحێکی زۆر مهمە بە باوەڕی منەوە نیشان درراوە بە تایبەتی دە ئەرزی ئەو 10 ساڵانەدا لە ئێرانێ لە زمانی لە ساڵی 2009 کە ئەو ینی حرەکەتی کەسک لە ئێرانێ بوو ئەو مەسلەی ئەحمەدی نەژار لەو دەورەی هەتا ئێستا بە باوەڕی من عەرسەی مەجازی و عەرسەی ینی ئەو تۆڕەکان کۆمەڵایەتی وانە تەئسیرێکی بێ ئەندازیان هەبوو زۆر گرنگە بە باوەڕی من کوردەکان دەبێ یەکجار لەوەی تەئسیری وەربگرن ئەو جوورەی کە من دیومە ئێستاش دەو مەوردەیدا کوردەکان کەمکاریان یەکجار هەیە یەکجار زۆرە کەمکاریان و بە پسپۆری ئەوە ئەرسەیەکە کە بە باوەڕ من پسپۆری تایبەتی خۆی دەوێ تەوەجۆی دەکەی کوردان دەبێت یا لەوانە هەیان بێ تربیت بکەن ئەوانە بێنن کە بتوانن حدی ئەکسەری استفادە لەسەر باشە تکە زۆر بە کورتی ئیوە هەم بینەر و هەم بیسەری دەنگی ئەمریکا بوونە چ بە کوردیە و خۆت بە فارسی ئایا بەو شوی بەشی کوردی دەتوانێت بچێتە ناو خەڵکی کوردستانەوە بەشی فارسی پێ دەکرێت بە باوەڕی من کوردەکانی ئێرانێ ینی هەموو فارسی ینی دەزانن بە باوەڕ دروستە کە ینی هەست لەسەر هەستێکی نەتەوایەتیەوە جۆدان بە بەرنامەی کوردی ئەوانە زۆر گرنگە وەلی دەتوی فارسیش کارگەری هەیە وەلیە من فکر دەکەم کوردەکان تەرجیح دەدەن کە ئەساسەن ئەخباری ئەسلی بەرنامەکانی ئەسلی بۆوان بە زمانی لە تەرەفی میدیای کوردیەوە بێ ئەو بۆوان زۆر گرینگە ئەمە بۆ خۆم شخصەن وەختێکی جۆ دەدەم یا بەرنامەیەکی کوردی تەمەشا دەکەم دە قیاس دەشتێکی فارسیدا من تەرجیح دەدەم کە ینی ئەرزش و بایەخی ئەو بەرنامە ئەوەندە بێ کە من بتوانم بڵێم نیازم نییە تەمەشایی فارسەکە وەکو دەوەتری سەرکەوتن لە یەکگرتندایە ئایا لایەنە کوردەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەو دابەشبوون پەرتەوازەبوونە دەتوانن ئاماژەکانی گەلی کورد بەدەست بهێنن سێزەکانی سیاسی خەڵک یا خەڵک هێزە سیاسیەکان نا بە باوەڕی من زەحمەتە ئەوانە دەزین چۆنە هیچ هێزێک بۆ خۆی هیچ ڕژیمێک بۆ خۆی ناڕۆخێ ئەگە ئینتیزارەوە بێکرد لە ژوورەوەی خۆی لە ئەوە پتەقێتەوە یا دە ئەسەری سیاسەتی ئەمریکایەدا بە دەنەهایەتدا فەشەل بێنێ ممچینەکە بۆ خۆی مشکلاتەکەی ئەوەندە بێکە لە ینی وەکو ئینجین مۆتۆری سارێکی ڕاوەستێتەوە گوێ دەکەی وەلی دە عینی حاڵدا وەختێک ڕاوەستا دووشت هەیە یەکەوەیە کە ئەتۆ نێڵی
ئەوە دیسان دەست بەکار بکاتەوە دومیژەوەیە کە ئەتۆ ئالتەرناتیڤێکت هەبێت لە جگای بەسکاتەوە هاتووە ئیجازە بدە مەترسی ئەوەیە کە لە ئێرانێ وەختی ئیگۆڕانکاری بێ وە کورد ئالتەرناتیڤێکی ئەساسی و یەکگرتووی نەبێت بەسکاتەوە هاتووە چەتری دروست بکەن بەلایکەم بەو خاڵانەیە کە لەسەری ڕێکەوتون بە باوەڕی من نەفەقەت وەختی کاتی هاتۆ ئەوڵان درەنگ بۆ تەوەجێ دەکەی نەینچوو فقەت وەختی هاتۆ ئەوە درەنگ بۆ بە باوەڕی منەوە دەبێت دروست بکرێ دروستکرابایە و ئەلانش دەبێت دروست بکرێ منتها ئەمن دیسانی شارە دەکەم بەوەی کە گۆڕانکارێکی لە کورد لە ئێرانێکە دەکرێ ئەوە ئەمن هەمیشە کتومە وەزئی کوردستانێ پاش گۆڕانکارەکەی ئەوە نییە کە فقط لە مەهاباد و سنە و نازام کرماشان و سەقز و بانە و سەردەشت لەوێ فقط ئەوانە زۆر گرنگن وەلی لەوێ تاین فقط نابێ تاران زۆر مهمە ئەوەی کە چێ لە تارانەدا دەنیشێ چۆن دادانیشێ چی دەوێ ئەمە دەبێت سایە بکەینە و پێشبینی بکەین کە بتوانین پەیوەندێکی زۆر بەهێز دەگەڵوان بە زۆربانەوە دەقریبان 3 دقە ماوە ئێستاکە لەم کاتە دەکەی مەهێن تورکیا لەشکەرکشێکی زۆر دەکات بۆ باشووری کوردستان و بە تانک و تۆپ و فڕۆکەوە هێرش دەکاتە سەر باشووری کوردستان ئەم جۆرە هێرشە چی کاریگەری هەیە سەرەتا لەسەر باشووری کوردستان پاشان ڕۆژهەڵاتی کوردستان و ڕۆژاوە بە باوەڕی من تاسیر ئەوە ئەگەر دیقەتێ بکەینەوە تا حدێکی زۆر پەیوەندی هەیە دەگەڵ ئەو وەزە ئینتخاباتی تورکیە ئەلان جەنابی ئەردۆغان دەیەوێت نیشان بدا کە ئەو کارێکە لە ئەفرینە کردی دەتوانێت لە قەندیلیش بیکە تەوەجێ دەکەی و ئەوە یعنی دەیقەدەوە خۆراکێکە کە ئەوە دەیدا بە شتی بە ناسیۆنالیستەکان ئیفراتی تورک ئەوەی کە ئایا ئەو سیاسەتە سەر دەکەوێت یان ناکەوێت لە جگایەکی وەکو قەندیلی دەگەڵ هێزیی وە پێکاکە ئەمن تەردیدم یەکجار زۆرە دە موردەیدا تەوەجێ دەکەی ئەمە فکر دەکەم کە 2 هەفتە 3 هەفتە پاش شتی پاش بەڵێ ممچینە شدەتی وەی کەمتر بێتەوە تەوەجێ دەکەی ئەوە یەک ئەگەر ئەلبەتە ئەگەر سیاسەتەکەی ئەردۆغانی موافق بێ و ئەگەر مەجبور بکە پێکاکە لە قەندیلی پاشەکشە بکە یاشتی دیکە بێت دیارە تەئسیری ئەڤڵەن ڕەوانی و سایکۆلۆجیکالی لەسەر کوردەکانی ڕۆژهەڵاتی زۆر دەبێ ئەوە هەرواتر بە باوەڕی من عەرسە بۆ ئەرسەی ئەمەلیاتی بە کوردەکان ئەگەر ئەم هێرشانە پەیوەندی بە هەڵوژاردنەوە هەیە ئاکە بە چه چانسێکی هەیە لەم هەڵوژاردنە واردوگان زۆر زەحمەتە بڵێ ئەوانەی کە من دەیبینم ئەو تەحلیل و شیکردانی کە ئەمن دەیبینم تقریبەن وەزعکە نامەعلومە تقریبەن بەشی زۆری ئەو پسپڕوانە دەڵێن کە ئینتخاباتی تورکیە ئەو جار دەچێتە دەوری دووەم دەکەوێتە مانجی تەموزی جوڵای و دەوێدا شانس هەیە بۆ ئۆپۆزیسیۆنی کە بەرەیەکی ئەساسی یەکگرتوو بگرێ بە دژی ئەرزوغانی مەسلەی ئەساسی ئەوەیە کە ئەگەر ئەوە بچێتە ئەگەر ئینتخاباتی تورکیە بچێتە دەوری دووەم کوردەکان ڕۆڵێکی زۆر حساسیان دەبێت لەوێ دکتۆر وەکو باز دەکرێت دمرتاش کەسێکی زۆر خۆشەویست و بەتوانادای لە ناو خەڵکی تورکیادا هەوڵەکانی ئەو لە ناو زیندانەوە یەڵمازگۆرانیمان بە دیردێنێتەوە کە چۆن لە ناو زیندانەوە ڕێنمایی شەریف گۆرگنی کرد بۆ دەرهێنانی فیلمەکانی لێرەدا چه خۆدی دمرتاش وایە خۆت هەدەپە چه شانسێکی هەیە بە باوەڕی من هەدەپەت دەزانێت کە شانسی سەرکەوتنی لە شتیدانێ لە ئینتخاباتی سەرۆکۆمانێ وەلی ئەوەیە کە ئەوان سایە دەکەن کوتانن کە لەو باراژی سەدیدەیەی دەربچن هەرچی زۆرتر سەر بکەون بە باوەڕی من وەزنیوان دا ئێتلاف و ئێتلافی کە ممچینە لە دەوری دووەمدا ببێ ئەگەر دەوری دووەمدا بێ ئەگەر هەدەفە لەو باراژەی سەدیدە ڕەت ببێ 12-13 بێنێ تەئسیرێکی یەکجار گەورە کارگەرێکی گەورەی دەتوانێت ببێنێ جگایەکی ئەساسی دەبێت لەو ئێتلافەی بینی حیزبی دموکراتیکی ئیگەل یعنی جەهەپە یا حیزبی
حزبی باش ئی پارتی و ئەوانە و هەروە حزبی سەعادەت ئەو سیانەکە پێکەوە نەلعانەکە ئەوە گرینگە کە حتا ئەوە کە ئەوانە بێن تەوافقی بکەن لەسەر مەسلەی ئێتلاف دەگەر هەدەپەی ئەو دەمی دیارە ئەو ئێتلافە بۆ خۆی لە نەزەر سیاسیەوە ڕنگدانەیەکی گەورە لەسەر مەسلەی کوردی دەبێت لێوێ. پرۆفیسۆر دکتۆر عەباس وەلی پرۆفیسۆری پێشوو لە زانکۆی بۆغازچی لە ئەستەمبول و هەروەها دامەزرێنەری زانکۆی کوردستان لە هەرێمی کوردستان و شارەزای کاروباری کوردی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر سپاس. سپاس و دەکات. هەروەی دکتۆر سپاس.